لە ڕێگەی بێدەنگکردن و پەردەپۆشکردنی ڕاستیەکانەوە میدیا زەبەلاحەکانی جیهان زۆر جار شەڕیەت بە تاوانەکانی جەنگ و ئەو پێشێلکاریە گەورانەی مافی مرۆڤ دەدەن کە خەوارەی ئیسرائیل ئەنجامیان دەدات. ئەم میدیانە هەوڵی سڕینەوەی مرۆڤ بوون لەو فەڵەستینیانە دەدەن کە دژی داگیرکاری و پاکتاوی ڕەگەزی دەوەستنەوە بە جۆرێک لە گێڕانەوەکانیاندا وەکو تیرۆریست و توندڕە و سەرچاوەی هەڕەشە وێنایان دەکەن. لە دوای ئۆپراسیۆنی 7 ئۆکتۆبەری 2023 سیاسی ئیسرائیلیەکان دەستیان کرد بە بەکارهێنانی دەستەواژەی دژبەر بۆ فەڵەستینیەکان بە جۆرێک بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی قەوارەکە فەڵەستینیەکانی وەکو تیرۆریستی بەربەری کوڕانی تاریکی ناوبرد و غەزەشی باشاری شەیتان وەسف کرد. یۆڤگاڵاند وەزیری پێشووی بەرگریش وتی ئێمە شەڕی ئاژەڵی مرۆیی دەکەین. هەروەها عامیحای ئەلیاهۆ وەزیری ڕۆشنبیری وشەی وەحش و بێسئێل سمۆتریچ وەزیری دارایی وەسفی مێشولەی بۆ بەکارهێنان و ئاری با کینگ جێگری سەرۆکی شارەوانی قودسیش فەڵەستینیەکانی بە مێرو لە چوان کە دەبێت بە زیندوی بنێشرێن. میدیاکانی ڕۆژاوا ئەم وتانیان بێ هیچ ڕەخنێک گواستەوە ئەمەش بووە هۆی شەڕێدان بەو توونوتیژی و سزا بە کۆمەڵەی دژی فەڵەستینیەکان لەم چوارچێوێدا کوشتنی ئیسماعیل هەنیە و یەحیا سنوار سەرکردەکانی حەماس لەلایەن میدیای ڕۆژئاوا وەکو سەرکەوتنی گەورە بەسەر تیرۆر وێناکرا. بۆ نمونە تۆڕی فۆکس نیوزی ئەمریکی دەستەواژەی پاکتاوی بۆ بەکارهێنا. میدیای ئاراسەکرا و ڕۆڵێکی سەرەکی لە ناساندنی بزوتنەوەی حەماس وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی دەژێڕێت. میدیاکانی وەکو BBC و یۆرۆنیوز حەماس با چەکداری توندڕە و تیرۆریست ناو دەبن. وارسری ژۆرناڵیش وتارێکی بڵاوکردەوە کە داوای لە نێوبردننی فەڵەستینیەکانی دەکرد بە پاساوی ئەوەی کە پێویستە ئەم کەلتورە خراپە لە ڕێگەوە هەڵبکێشرێت. یەکێک لە دیارترین نمونونەکانی لاانگری لە شێوازی گواستنەوەی هەواڵی زیانە گیانیەکاندا میدیاکانی ڕۆژاوە بۆ ئیسرائیلیەکان وشەی کوژران بەکاردەهێنن کە بکەرەکەی دیارە بەڵام بۆ فەڵەستینیەکان وشەی تەنها مردن بەکاردەهێنن وەک بڵێن بەجەڵتەیە خوڕووداوێکی هاتوچۆ گیانیان لەدەستا بێت. لەلایەکی دیکەوە قەوارەی ئیسرائیل نزیکەی 10,000 فەڵەستینی لە زیندانەکاندایە میدیاکان بۆ فەڵەستینیەکان وشەی زیندانی بەکاردەهێنن تا وەکو تاوانبار و سزادراو باهۆی تاوانێکەوە نیشانیان بدەن بەڵام ئیسرائیلیەکان بە بارمتە ناو دەبن. لە کاتی ئاڵوگۆڕی زیندانیەکان لە کانونی دووەمی 2025 میدیاکان فەڵەستینیە ئازادکراوەکانیان بەدەستەبەر ناو دەبرد هەرچەندە زۆربەیان ژن و منداڵ بوون. ئیسرائیلیەکانیشان بە بارمتە ناو دەبرد کە بەشی زۆریان سەرباز بوون. زمانی سوکردنی تاوان و ونکردنی بکەر و پەراوێزخستنی قوربانی تەنانەت ئەگەر قوربانیەکە لە ژێردار و پەردووی ڕووخاویشدا بێت ئەمە تەنها جیاوازی لە بۆچوون و داڕشتێکی سادەی هەواڵدانیە بەڵکو شەڕیەتدانە بە داگیرکاری کە قەوارەی زاوێنیە و لێسەندنەوەی مرۆڤ بوونە لە قوربانی بوون کە فەڵەستینیەکان و ڕەگ و ڕیشەیەکی مێژوویی هەیە.